بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان. ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی و شادی و کامەرانی. خوای جان، یا الله یا ئەرحەم الراحمین، ڕۆژ و تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگەمان لێ قبول فەرما. یا ڕەبی خوایە بە دەستی خاڵی نەمانگەڕیتەوە، یا ئەرحەم الراحمین. خوای جان، هەر کەسێک لە ناخۆشی و تەنگەژیەکایە، هەر برایەک هەر خۆشیێک پێویستی بە دوعای خێرە. ئێمە دەستەکانمان لێرەوە بەرزەکەینەوە، تەنها تۆی بەدەم دوعاکانمانەوە دەی. خوای جان، دوعاکانمان ڕەت نەکەیتەوە. هەر کەسێک ناڕەحەتیەکی هەیە، ئەوەی مناڵی نابێ، ئەوەی لە زیندانایە، ئەوەی کێشە و مەشاکلی هەیە، ئەوەی ڕزقی کورتە و حەزی لێ خوای گەورە ڕزقی بۆ بنێرێ. خوای جان، ڕزقی خۆت و ڕۆزی خۆت بنێری بۆ سەرجە مسلمانان لە هەموو شوێنێکی ئەم دنیاە، ئەرحەم الراحمین. ئازیزان و خۆشەویستان، لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین جارێکی تر لە وڵاتی ئیماراتەوە لە شاری دووبەیەوە هاتینەوە خزمەتتان لەگەڵ قورئان خوێنێکی دەنگ زوڵاڵ. بەڵام ئەم جارە جیاوازە، نە کوردە، نە عەرەبە، نە تورکە، نە فارسە، چییە؟ نە ئینگلیزە، ئەبێت چی بێ؟ پاکستانیە. شێخ عەبدولوەهاب الپاکستانی ئەمڕۆ لێرە میوانی بەرنامەی سەدای زێڕینە. پێکەوە بەخێرهێنین بۆ بەرنامەکەمان. سلام عەلەیکوم شێخ عەبدولوەهاب، چۆنی؟ والله الحمد لله، جزاك الله خير. چۆنی؟ ینی فەهمتنی ئەنا قولت چۆنی؟ باشی، ئینشاءالله موفق بی. سوپاس دەکەین بۆ بەدەم و هاتنی داوەتەکەمان. خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە و موفق بی ئینشاءالله. زۆر سوپاسان دەکەم. بەخێر بێن براکەم. شەرەفمەندیە. من زۆر دڵخۆشم کە لێرە دانیشتۆم. خدا پاداشتان بداتەوە و شانازیە بۆ من. خدا بتان پارێزێ بۆ خزمەتی قورئان. خدای گەورە لەو کەسانەماندانێت کە خزمەتی قورئان دەکەن. اللهم ئامین. چی دەکەی؟ هەموو شتێک باشە ئینشاءالله؟ سپاس بۆ خوا، هەموو شتێک باشە، هەموو شتێک نایابە. فەزلی خدای گەورە و میهرەبانە. سپاس بۆ خوا، سپاس بۆ خوا. چەند ساڵە جەنابەت لێرە ژیان و گوزەرانەکەی؟ جارێ با سەرەتا بدناسین، بزانین جەنابەت کێی، دواتر بزانین چەند ساڵە لە شاری دووبەیت. فەرموو. سەرەتا من هێشتا قورئان دەخوێنم. شتێکی گەورەیەکە ببیتە شێخ و مامۆستا. بەڕاستی من ئەوە بە بەرەکەت دادەنێم کە ببم بە مامۆستا و شێخ. بەم دوایانە هاتووم بۆ ئێرە و بە فەزلی خدای گەورە لە مزگەوت کار دەکەم و بانگ بێژم و پێشنوێژی دەکەم. سوپاس بۆ خوا لە یەکێک لە مزگەوتەکان. من لە کوێت لەدایک بووم و سوپاس بۆ خوا زمانی عەرەبیم زۆر باش نییە. کێشە نییە. هەرگیز پلانی ئەوەم نەبووە کە بمە قورئان خوێن یاخود ببم بە یەکێک لە شوێن کەوتوانی قورئان. ئەسێکە من ئێستا گوێم گرتووە تۆ ئێستا مامۆستای منی. تۆ مامۆستای من تەنها گوێم لە تۆ گرتووە. ئینشاءالله من تێدەگەم، بە ڕاستگۆ بم، من لە عەرەبی تێدەگەم و دەتوانم لە ڕێستۆرانت قسەی پێ بکەم، لە چێشخانەکان دەتوانم قسەیان پێ بکەم، بەڵام ناتوانم لە چاوپێکەوتنەکاندا قسەی پێ بکەم. واتە ئەوە ینی هێشتا الحەمدوللیلە فێر دەبم ئینشاءالله. ئاوا لەسەر خۆ تۆ گوێت لە زمانی کوردیەکەم بوو؟ بەڵێ، پێما بوو زۆر وشەی هاوبەشیان لەگەڵ ئۆردو ینی زمانی پاکستانی هەیە. بەڵێ، بۆ نمونە ئەگەر مەیبی وشەی مەیبی ئەگەر لە ئۆردووەوە هاتووە، ینی وشەکانیان هاوبەشە. و زمانی فارسی ئۆردو و کوردی زۆر تێکەڵە. ئۆردو زمانێکە تێکەڵی عەرەبی و ئینگلیزیە، بەڵام زمانی کوردی زۆر نایابە، زۆر جوانە. کوردیم زۆر خۆش دەوێت، کوردم زۆر خۆش دەوێت وەکو کورد. بەڵێ، ڕەمەزانم لەوێ بەسەر برد. ئەوە زۆر باشە. وەرە بۆ کوردستان، وەرە بۆ ئەوەی ئینشاءالله، وەرە بۆ هەولێر. بەدڵنیاییەوە چاوەڕێم. من پێشتر پێم وتی بەڵێنتاندا ئینشاءالله بەدڵنیاییەوە لەوێ دەبم. من پێم وتی کە ڕەمەزانی پێشوو من لە یوکەی بووم، کارێکی قورسمان کرد لە مزگەوتی ئیمان، ماشەڵڵا لە مزگەوتی کوردستان، مزگەوتی نوێی خەڵکی کوردستان بوو لەوێ. سوپاس بۆ خوا
ئەوان قەڵەویان کردم باشە یان خواردنەکانیان زۆر نایە بوو تایبەتە ماشەڵڵا ئەزمونێکی زۆر باش بوو الحەمدوللیلا زۆر باشە مۆفەق بی ئینشاءڵڵا پێمان خۆشە گوێبیستی دەنگت بین هەندێک قورئانمان بۆ بخوێنە دواتر دێنەوە درێژە بە قسەکانمانە دێن قورئان أعوذ بالله من الشيطان الرجيم وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين صدق الله العظيم ما شاء الله ما شاء الله أطاب الله فاك وصوتك إن شاء الله جزاك الله شيخ عبد الوهاب پێم خۆشە بزانم جەنابت چۆن بوو وڵاتی ئیماراتت هەڵبژارد بۆ ئەوەی بی لێرە پێشنێژی بکەیت و قورئان بخوێنی سبحان الله قورئان هیچ وڵاتێکی نییە خودای گەورە دەتوانێت بۆ هەموو شوێنێک بدنێرێت بۆ بڵاوکردنەوەی پەیام و خزمەتکردنی قورئان بۆیە سوپاس بۆ خوا پێشتر وتم کە من لە کوێت لەدایک بووم سبحان الله گەشتەکەم لە کوێت دەست پێ کرد و لە کوێت قورئانم لەبەر کرد هەروەها گەشتەکەم لەوێ دەست پێ کرد تۆ هەموو قورئانت لەبەرە حافظ کرد بەڵێ سپاس بۆ خوا تەواوی قورئانی پیرۆزم لەبەرە سبحان الله یەکێک لە هاوڕێکانم ناوی یوسفە قورئان خوێنە لە مزگەوت پێی وتم شێخ ئەوە دەستکەوتێکە بۆت ئەوە بۆشاییە باش چێ هاوکارت بوو لە هێنانت بۆ کوێیت و ئیمارات سەرەتا سبحان الله من لێرە کار دەکەم لە مزگەوت و لە وڵاتە کارێکم دەستکەوت بەڵێ سوپاس بۆ خوا جا ئینشاءالله سەرکەوتوو دەبین ئینشاءالله خودای گەورە پاداشت بداتەوە ئینشاءالله ئێوەش زۆر باشە بابزانین بێجگە قورئان خوێندن و ئیمامەتی جەنابەت ئیحتیماماتە چییە حەزت بە چییە بەخوا ئەوە بەرپرسیارەتێکی گەورەیە کە ببیتە پێشنوێش ئەوە سبحان الله ئەمە کارێکی ئاسان نییە ببیتە ئیمام پێویستە پاک بیت هەتا ببیتە ئیمام بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە سبحان الله هەوڵ دەدەم هەڵە نەکەم ئێمە زۆر لاوازین وكان الإنسان ضعيفا هەوڵ دەدەم باشترین بکەم بۆی باشترین پێشکەش بە ئەهلی قورئان بکەم بەڵام پێم وابێت الحەمدولله خوددا ئەوەی پێداوم هەرگیز پلانی ئەوم نەبووە ببمە ئیمامیان بانگ بێش هەرگیز ئەگەر هەندێک لە ڕابردووی خۆمت پێ بڵێم سبحان الله دەتوانم ئەوە بڵێم یان من گۆرانیم دەوت من گۆرانی بێژ بووم لە قوتابخانە ئیتر ڕۆژی نیشتیمانی کوێت بۆ سرودم دەوت بۆ نمونە نیشتیمانی کوێت واتە نیشتیمانەکەم کوێت شتێکی ئاوا بوو ئەو شتانە گۆرانی ڕۆژی جەژنی نیشتیمانی بۆیە سبحان الله لەو کاتەدا هەستم بە باشی نەکرد یعنی لە دڵمەوە هیچ هەستم بە باشی نەکرد جا ئیتر سبحان الله
هەڵبژاردننی پێشنوێژی باشترە بەڵێ بڵێ ئەو شتە بۆ من زۆر باش نەبوو سبحان الله دیارێکی خودداوە بوو ئەوە کاری تۆ نییە ئەوە کاری من نییە ئەوە بۆ هەندێک کەسی ترە خدای گەورە هیدایەتیان بدە ئینشاءالله سبحان الله کاتی دەستم بە قورئان خوێندن کرد لە ئینستاگرامەکەمەوە دەستم پێ کرد گوێم لە قورئان خوێنەکان دەگرت شێخ مەشاری عەفاسی شێخ ئەحمەد نفێس شێخ هەزە عەلبەلەوشی ئەو قورئان خوێنانە سبحان الله ئەوانە گەورن کاتێک خۆم دەبینی ئەوانشم دەبینی ئەوان قورئان دەخوێنن واتە من عەبدولوەهاب واتە سبحان الله ئەو ئامۆژگاریە پتەوە بێت خوددا هەموو دەرەکان دەکاتەوە خوددا هەمووی دەکاتەوە خدای گەورە هەمومان بۆ بکاتەوە ئینشاءالله سبحان الله ینی هەوڵمدا ینی یەک ڤیدیۆ فڕی خەڵکی کۆمنتم بۆ دەنووسن و ئیتر ئیمامی گەورە و شتێکی ئاوا بوو من عەرەب نیم من عەجەمیم ینی پاکستانی بە عەرەبی قسە ناکەم سبحان الله دەتوانم قورئان بخوێنم ئەمە ئیتر فەزلێکی خدای گەورەیە بۆ من قورئان کۆکەرەوەی هەموو نەتەوەکانە هەموو پێکاتەکانە قورئان وا ئەکا أنك لا تفرق بين العربي والأعجمي إلا بالتقوى هو خاصية قرآن لوايا كهميشا بيامي أوي بيك جوازيني لنيوان هيج بني آدمك إلا تقوى جاينكاتو بالتقوى 100% ممتاز باسي شيخ مشاري العفاسي تكرت هستكم قصيك هي لقل شيخ مشاري بن راشد العفاسي أقل أو تشيلو كمان بوب جاريتو سبحان الله کاتێک حوت ساڵان بووم دەمویست بچم بۆ مزگەوتی گەورە لە وڵاتی کوێت هەموو ساڵێک شێخ مەشاری لەوێ بوو پێش نوێژی دەکرد لە نوێژی تراویحی دەکرد و لەگەڵ دەشەوەکەی کۆتایی سبحان الله دایکم دەیویست کە فێر بم گوێم لە شێخ مەشاری دەکرد بەڵام سبحان الله ئەو کات زۆر منداڵ بووم ئەمەنم نزیکەی حوت ساڵان دەبوو واتە منداڵ بووم بەڵام سبحان الله دەنگی شێخ مەشاری دەهاتە ناودڵم من سێرم دەکرد دەنگەکەی ئەوە بەم شێوەیە دەبێت و زۆر بە خێرایی دێت یان سێرم دەکرد شێخ مەشاری لەوەیە من لێرم بەڵام خوددا خۆشەویستی قورئانی لە دڵمدا دروست کرد هی ئەوەیە بۆیە سبحان الله ئەوم خۆشویست بەڵام لەبەرەوەی نەمدەتوانی بە عەرەبی قسە بکەم قورئانم لەبەر نەبوو خێزانەکەم ئەهلی قورئان نەبوون ڕاستی بەڵام ئێستا خێزانەکەم مسلمانن بەڵام من هەوڵمدا ینی زوو دەچوومە مزگەوت دەموت سلام عەلەیکوم شێخ من عەبدولوەهابم مزگەوتم دەوێ بۆ تەراویح بۆ گەوشتانە شێخ دەیوت نانە تۆ بچووکیت هەمووی پێی دەوتم ببوورە کاتی ئەوە نییە بەڵام سبحان الله لە 2016 ئۆفەرێکم بۆ هات سبحان الله نازانم 2017 بوو دایکم کۆچی دوای کە خوددا لێی خۆش بێت ئەو دوو دوعای بۆ کردم دوعای یەکەم ئینشاءالله دەبیتە ئیمام لە هەمە مزگەوتی شێخ مەشاری ئەوە یەکەم باشە ئەم دوعایە لە ساڵی 2014 بوو منداڵێکی بچووک بوو دوعای دووەم ڕۆژێک لەگەڵ شێخ مەشاری نان بخۆی نان خواردن و دانیشتنەوە سبحان الله وتم دایکە ئەمە دوعای دایکە و گیرە بەدڵنیەوە بەڵام منداڵ بووم ینی بچووک بووم وتم باشە دایکە دەی ئێستا تۆ تەمەنت چەندە من 24 جا سبحان الله وتم دایکە تەواو زۆر قسە مەکە با بڕۆینەوە ماڵەوە سبحان الله دوای کۆچی دوایی دایکم سبحان الله لە هەمان ساڵدا کە دایکم مانجی 5 کۆچی دوایی کرد مانجی 6 مانجی ڕەمەزان بوو سبحان الله لە هەمان ساڵ پێش نوێژەی تەراویح بوو لە ڕەمەزان ئەو کات خەوت بووم هەینی بوو شەوی 25 بوو ئاماژەیەکم بۆ هات ترن وتم باشە ئەوە چییە سەیری تویتەرم کرد دەبینم من و شێخ ماجد عەنێزی پێش نوێژی شەو نوێژی دەکەین لە مزگەوتی ڕاشد لە هەمان مزگەوت ئەوەی کە شێخ مەشاری لەوێ پێش نوێژی دەکەن بەڵێ تر بەم شێوەیە ئەوە دواتر ماشاءالله ساڵی داهاتوو هەمان پەیام دانرا لە تویتەر لەگەڵ هاوڕێکەم وتم شێخ ئەلبومێکی نوێی سرودیم بڵاو کردوتەوە وەرە لەگەڵم بۆ ماڵەوە پێکەوە نانی ئێوارە دەخۆین بەڵام سەیری هێزی دوعاکە بکە دوعای دایک
دوعای دایک و باوک زۆر بەهێزە. لە 2016 2017 عەبدولوەهاب بووە، عەبدولوەهابی کەسێک کە عەبدولوەهابی قورئان خوێنی پێ دەڵێن سوبحان الله. ئیتر سوپاس بۆ خوا، من هەوڵی باشترین دەدەم. زۆر باش بۆ بۆنەیەوە سرودێکمان پێشکەش بۆ نمونە سرودی ئینشاءالله. أضفيت على الحسن العبقى فالورد تضوع واعتنقا حسن يا رب لنا الخلقا طهره فلا يحوي نزقا أضفيت على الحسن العبقى فالورد تضوع واعتنقا حسن يا رب لنا الخلقا. الله 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 ما شاء الله ما شاء الله. پێش بەرنامەکە پێکەوە هینمانوت ئەوەی شێخ میشاری أنت الحبيب المصطفى أنت الأمين. ها بس الكلمات شوي يعني شوية يلا يلا ما نسيتها يلا. أنت الحبيب المصطفى أنت الأمين يا خير خلق الله خير المرسلين يا من إله الكون قد أوحى له بالنور والإسلام والحق اليقين. أنت الحبيب المصطفى أنت الأمين يا خير خلق الله خير المرسلين يا من إله الكون قد أوحى له بالنور والإسلام والحق اليقين. يا سيد الأخلاق يا نور الزمان يا من نرى في هديه بر الأمان أنت الحبيب أنت الأمين. الله ما شاء الله سبحان الله. جزاك الله خير. أنا أيضا لم أحفظ الكلمات سبحان الله كثير. نعم صحيح. لكنها جميلة زور باشا. مەبەستم ئەوە بوو لە دەنگە زیاتر گوێ لە دەنگی چێ ئەگری مەسەلەن لە قورئان خوێنەکان و سورت بێژەکان. سبحان الله. من هەمیشە گوێ لێ شێخ عەفاسی دەگرم، ئەوە قسەیتیانە ئەو هۆکارێک بوو و بۆ نمونە شێخ عەبدولباست هەیە، ڕەنگە بە دەنگی شێخ عەبدولباست دەست پێ بکە، بەڵام من عەفاسیم تاوا کردووە. ماشاءالله. واتە شێوازی هاتنە دەروی وشەکان و ئەداکردنەکەی بۆ نمونە شێوازی شێخ مشاریم دووبارە کردوتەوە. یعنی ئەو خۆی دەڵێت تۆ سبحان الله تۆ یەکەم کەسیت لاسایی هەمان شێواز بکەیتەوە. دەڵێم سوپاس بۆ خوا، ئەوە فەزلی خوددایە. سبحان الله. زۆر باشە. با بپرسم زانم هیچ بەشداریت کردووە لە دەرەوەی وڵاتی ئیمارات لە پێشنوێژی و لە بانگ و قورئان؟ بەڵێ الحەمدوللیلا من هێشتا زۆر گەنجم، سپاس بۆ خودای گەورە هەڵی بژاردوم و هەتا گەشت بکەم و قورئانی پێ بڵاو بکەمەوە. من شێوەیەکم نییە لە GCC، بەڵام سپاس بۆ خودای گەورە یارمەتی داوم بۆ نمونە بە فەڕەنسی ئەوم بە هێشتنامەی قورئان دەکەم. نوێژی تەراویحم لە UK لە بەریتانیا کردووە. لە UK ڕۆشتووی بۆ مزگەوتی کوردەکان. کوردستان زیندەباد. ماشاءالله. چێت بینی لەوێ مەسەلەن چێ سەرنجی ڕاکێشای لە کوردەکان چی لێبوو؟ باسێکی ئەو چیرۆکەمان بۆ بکە کە چۆن ڕۆشتی بۆ UK بۆ پێشنوێژی. ماشەڵڵا مزگەوتێکی نوێیان کردوتەوە. پەیوەندیان پێوە کردم وتیان شێخ ئەمە مزگەوتێکی نوێیە، پێویستە تۆ بیت بۆ تەراویح لە بیرمینگهام لە هاردسفیڵد لە مانچستەرەوە نزیکە، بەڵێ نزیکەی نیوکاتژمێر دەبێت. گوتم ئێوە خەڵکی کوێن لە چ شوێنێکن؟ وتیان ئێمە لە کوردستانین. کوردستان لەکوێیە؟ عێراق. ماشەڵڵا زۆر دڵخۆش بووم. پێم وتن مزگەوتی نوێ ئەلحەمدوللا پێم وابێت هەمویان کۆ کردوتەوە کردویانەتەوە و مزگەوتێکی نوێ و خەڵکی باشی لێ و هەروەها خواردنی باشی لێ و هەمیشە پێ دەکەن دەم بەخەندن. سپاس بۆ خوا، بەڕاستی کوردم زۆر خۆش دەبێت. هەر خۆی وایە کورد لە هەموو شوێنێک پەنجەمۆری هەیە، عنده بەسمە دائما يضحك لەگەڵ ئەوەی کە دایم ئازار و ناڕەحەتی هەیە، بەڵام هەمیشە لێو بەخەندەیە.
بڵێ سپاس بۆ خوا ئەوە سنەتە پێکەنین سنەتە سپاس بۆ خوا. يعني الرسول صلى الله عليه وسلم يقول تبسمك في وجه أخيك صدقة. جایتر کوردستان هەمیشە خێر دەکەن چاکەت لەگەڵ دەکەن. جایتر سپاس بۆ خواوە زۆر ناوازەیە بەم دوایە خەڵکەکەی ناسیوە هەرگیز نەمدەزانی کورد چێن خەڵکی ئێرانی خەڵکی عێراقی بەڵام کوردستان هەرگیز بۆیە الحەمدوللا خۆشحاڵم بە ناسینتان خدای گەورە پاداشتان داتەوە. زۆر سپاس. ئێستا قورئان کەریم قرآن إن شاء الله. إن شاء الله. بسم الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. صدق الله العظيم. ما شاء الله جزاكم الله خير. ما شاء الله. الله يفتح عليك. طيب الله أنفاسك. هل تقلد القراء؟ بەڵێ مثل من بۆ نمونە ئەوانەی حەرەم لە مزگەوتی مەکە دێکەواتە سوورەتی فاتیحەمان بۆ بخوێنە بەدەنجیان. باشە لەوانەیە نمونەیەکت پێ بدەم لە حەرەم و لە بانگدان بۆنە كامل إن شاء الله. بۆ نمونە نوێژی تەراویح. شوف أنا أتكلم من زار بإنجليزي قصاكم على أساس إنجليزية زانم أتكلم بالإنجليش حتى. Please like for his English. Subscribe and give a thumbs up for his English. And like for my Arabic. بارك الله فيك. بس تايلي حرام بودالين إن شاء الله. يا الله يا الله. الصلاة على القيام أثابكم الله. الله. شيخ ماهر. الله أكبر الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. الله يا سلام يا سلام. شيخ بندر بليلة. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين.
الضالين. آمين. ما شاء الله. شيخ ياسر الدوسري. يلا. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. ما شاء الله ما شاء الله. بعد شيخ شريم. يلا. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. سورة أخرى. نفس أيوة. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين. الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمد ربنا ولك الحمد. ما شاء الله. قواستي نوبو. بتشينا مدينة دي بابتشينا مدينة لمدينة الشيخ صالح بودير الشيخ عبد الله عزيفي. أتواني لا تقليدان كي. اي نعم. يلا تفضل. الشيخ صلاح البودير. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. ما شاء الله ما شاء الله تبارك الرحمن. مين الحين؟ بعد الشيخ عبد الرحمن هذيفي. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. ما شاء الله. جزاك الله خير. الشيخ عبد المحسن قاسم. يلا. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ما شاء الله ما شاء الله ما شاء الله. جزاك الله خير. موفق بي إن شاء الله. ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین. زۆر سوپاس دەکەین کە بەشدار بووی لەگەڵمانە، بەڵام پێشەوەی کۆتایی پێبێهێنین دوو داواکاریمانەیە. جارەیەکی ئەوەیە کە لەو مزگەوتەی لێیت چۆن بانگ ئەفەرمی، ئەذانت چۆن چۆنیە، نموذەجێکمان لە ئەذان پێشکەش بکەین ئینشاءالله بزانین چۆن بانگ ئەفەرمی.
ئینشاءڵڵا بە شێوەزی مەدەنی پێشکەش دەکەم و نمونێک هەبێت کە جیاوازی چێ لە نێوان بانگی مەکی و هەروەها مەدینی لە سەرەتاوە بۆ نمونە ئەگەر بانگەکە هی مەدینە بێ سبحان الله بانگی مەدەنی لە مەدینە پەیمانگایە کۆلێژێکە بانگ لەوێ زۆر هونەرە ینی قوتابخانەیە کە بانگدان بۆ نمونە مەدینە الله أكبر الله أكبر ئەمە بانگی مەدینەیە ئەڵایەکە درێژ دەکەنەوە لە مەدینە بەڵام لە مەکە الله أكبر الله أكبر ئەمە مەکەیە ئەمە جیاوازەکەیە سبحان الله تەواویکە هی مەدینە هی مەدینە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله فمكي كمل مكي كمل أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة سبحان الله حي على الفلاح الله حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله يا سلام يا الله. سلام عليك صوتك رائع جدا بارك الله فيك and you as well والله يعني you have very loud sound الحمد لله اللهم لك الحمد اللهم بارك اللهم بارك باس كاكا عبد الوهاب جان بارك الله فيك موفق به ان شاء You're الله my Jan as well حبيبي أنت حبيبي. جان، أنت أنت جان. جان من فوق راسي حبيبي تۆ حبيبي. لە زمانی فارسی تێگەی هیچ إن شاء الله تفهم فارسی I will learn Farsi I know Pashto فارسي پشت فارسی تقریبا سنگي خير ده I know. بله بله دستت نکن خیلی خوشحال شدم آمين حبيبي جزاك الله. طيب احنا في ختام البرنامج اذا كانت لديك لكوتاي برنامج كمان اگر پیامێکت هەیە بۆ بینەرانی بەڕێز لە کوردستان حەزەکەی شتێکیان پێ بڵێ فەرموو سڵاو لە هەموو خەڵکی کوردستان براتان عەبدولوهاب تاهیر لە پاکستانەوە ئێمە هەمان ناومان هەیە کوردستان پاکستان ئێمە مسلمانین یەک ناومان هەیە هیوادارم ڕۆژێک لە باشتەوە بەیەکەوە ئینشاءڵڵا پێمم بۆ ئێوە ڕێز لە خێزانەکانتان بگرن من دایکم لە دەستداوە خێزانم زۆر لا پیرۆزە ئەگەر تۆ ڕێز لە خێزانەکەت بگری ڕێز لە ئاینەکەت گرتووە باوەڕم پێ بکە هیچ هێزێک لەم دنیای ناتوانێت ئەو پیرۆزیات پێ بدات بۆیە هەمیشە ڕێز لە ئاین بگرن ڕێز لە دایک و باوک بگرن ڕێز لە مامۆستاکەتا بگرن ئەگەر تۆ دەتەوێت لە لوکە دابیت لە جیهان بارك الله فيكم
هەر بش خدا پاداشتان دەست دەستەکانت خۆش بێ بارك الله موفق بی پەیامێکی جوان بە ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون بقرآن بيروس كوتاي باڵقەی ئەم ساری بەرنامەکەمان هێنین إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس صدق الله العظيم. بارك الله فيكم. جزاكم الله خير. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین. سپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون. هیوادارین میوانێکی ڕۆحسووک بوو بین لەسەر شاشەکانتان. تا ئەڵقەیەکی تری سەدای زێڕین بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. سەدای زێڕین وا هاتەوە ئەی مانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نوران خۆشبەختیە وەکو باران ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەی مانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان یای تەلاوات عشقت دەڕوات بۆ لێو دەر